پەیوەندیەکەشمان لەگەڵ کاک دکتۆر عەرفان مستەفا ئاکادیمیسیەن و بیرمەند لە خۆڵماڵەوە گرێدرا. کاک دکتۆر گیانم کاتت باش، بەخێر بێی بۆ بەرنامەی ڕاوێڕۆژ. سپاس دەکەم. کاک دکتۆر، من بە وتەیەکی خۆت با بچمە ناو باسەکەەوە. بەڕاستی لە ئێستادا وەکو دەڵێ بۆتە ترند لە زۆر شوێن بڵاو دەکرێتەوە. بەڕێزت دەڵێت لە ئێستادا نامەوێ سۆزی کەسی بجوڵێنم، بەڵکو ئێستا دەمەوێ شەڕوانێک بم لە ڕۆژاوای کوردستان بم. ئەم هەستە چۆن دروست بوو بۆ بەڕێزت؟ ئەوە هەستەکەم هەر کەسێکە کە بەڕاستی کورد بێت، یعنی کوردبوون لای من وەکو بڵێەوەیە کە ئەو هەستە بەرەم دێنێ لە هەر بار و دۆخێکا بێت کە کورد بکەوێتەوە و دۆخەوە ئەو هەستە دروست دەبێت. ینی ئەو ڕژانەی خەڵک ئێستا هەیە هەستێکەیەت، ینی بەس ئەم هەستێکی ڕاگوزەرنێ لە ڕاستیە، ینی هەستێکە لە دوای ڕووداوێک دێت کە گوزارش تێکی قوڵ لە بوونی ئینسان دەکات و شیکردنەوەیەکی زۆری دەبێت. ینی ئێمە کە دەڵێن کوردین بەڕاستی کوردبوونمان لە ناو ئەو هەست و شعورەمانە کە هەمانە لە لەحزەیەکی وە ئاشکرا دەبێت. و ئەمەی کە ئەم هەستەی کە ئێستا لە ناو خەڵکە هەیە و لە ناو نیشا بەقوڵی هەیە و فعلا یعنی لەو کاتا کە من بیرم لەوە دەکردەوە کە من کەسێکم لە ناو خەریکی خوێندن و خەریکی نووسین و بەدواداشون و لێکۆڵینەوە بووم، بیرم لەوە دەکردەوە ئەگەر خۆزگە لەم لەحزا من لە جاتی ئەمە کە ئاوا هاتووم شەڕەوانێک بوومایە کە ئامادەیم هەبوایە لەوێ بە شکلێکی ینی لەو مەجالا وەکو جەنگاوەرێک بمتوانایە بجەنگم. باش کاک دکتۆر، بێژگە لە مەسەلەی کوردبوونەکە باگراوەندێکی دیکە هەیە لە ڕۆژاوای کوردستان وا لە مرۆڤ بکە کە ئەم هەستەی هەبێ وەکو شەڕوانێک لەوێ بێ ئامادە بێ. ببوورە پرسیارەکە وتم بێژگە لە مەسەلەی کوردبوون لە ڕۆژاوای کوردستان کە هەیە هەست و سۆزمان بجوڵێنێ، ئایا شتێکی دیکە لەوێ هەیە مرۆڤ باگراوەندێکی بۆ دروست بووە کە دەست و برد بەم شێوازە لە سەرتاسەری دنیا کوردان بێنە سەر شەقام و هەمووان نیگەران بن بۆی و پۆلیش خەڵک بچێتە ڕۆژاوای کوردستان بەڕێزی شت هەستێکی وات بۆ دروست بێ؟ زانی چۆنە کوردبوون ئێمە دەبێت لی تێبگەین. مشکلەکەوەیە کوردبوونەوە نیە ئێمە کوردین. یعنی کاتێ مەزلوم عەبدی نادەکا و لە دەرەوەی هەموو ئیرادەی ئەوانی ترەوە بڕیارەکە دەدا ئەمە کوردبوونە. ئەو شەڕەوانەی کە لە ناو تۆق دراوە لە دۆخێکایە تەنها ژیانی خۆی لە دەستایەتی و دەڵێ ئەمە من خۆم هەڵی دەبژێرم کە بمرم، ئەمە کوردبوونە. یعنی کوردبوون ئەوە نییە کە ئێمە کوردین بە کوردی قسە دەکەین یا شتێک. کوردبوون جۆرێکە لە بیرکردنەوە و بیرکردنەوەیەکی تەواو ئینسانیە کە داوا دەکا لە کورد لەوەی کە کووردە خۆی بێت. ئەم خۆبوونە ئێمە جەنگی ئەم خۆبوونە دەکەین. ئێمە ڕێگەت دەدەین هەموو کەسێک خۆی بێ، جەنگ بۆ ئەوە دەکەین ئەوی تر خۆی بێ، جەنگ بۆ تورکێک دەکەین بۆ ئەوی تورک بێ، جەنگ بۆ تورکمانێک دەکەین کە لە هەرێمە تورکمان بێ و مەکتەبی بۆ دادەنین، جەنگ بۆ چوزانم سریانێک دەکەین کە بیرچوەتەوە وەکو میلەتێک، ئێمە زیندوی دەکەینەوە لێرە. و ئێمە کاتی ئەوەی کە جەنگ بۆ خۆبوونی دەکات، جەنگ بۆ ئەوەش دەکا کەوانی تر خۆیان بن. بەس ئەوەی کە کارەساتە ئەوەیە ئەم جەنگی بۆ خۆکردنە لە ڕاستیە کە داوا دەکات تۆ کۆمەکی ئەوانی تریش بکەی خۆیان بن، ئەمە دنیای سەبەب ئێمە ناڕوا بڕێەوە. و ئەوەی کە ڕوودەدا بۆچی لە لەحزەیەکە کوردیانی لە هەموو ڕوویەکەوە تۆ دەزانی کورد دەبێت پشتگیری بکرێ، بۆچی هەموو دنیا دەستی بەسراوەتەوە، بۆچی کەس نایە بەدەمیەوە؟ لەبەرەوەی دنیا بە پێی نظامێک دامەزراوە کە خۆبوونی تۆی بەستووە بە نەفیکردنی ئەوی ترەوە، لە کاتێکە خۆبوونی تۆ ئیسپاتکردنی بوونێوی تریشە. تورکێک پێی وایە کە تۆ ینی بوونی خۆی لەسەر نەفیکردنی بوونی تۆ دادەمەزرێنێ، عەرەبێک بوونی خۆی لەسەر نەفیکردنی بوونی تۆ دادەمەزرێنێ، ینی دەبێت تۆ نەبی جا من هەم. و ئەمە خۆبوون نیە لە ڕاستیە کە بوونێک لەسەر نەفیکردنی ئەوی تر دامەزرابێ، ئەمە بوونێکی ساختەیە. وە کورد لە ناو جیانە قبوڵیان بوونە ساختەی نەکردووە.
ولم لەگەڵ سەردەمی مۆدێرنا کە دەوڵەت نەتەوە دروست دەبێت کە داوای بوونێکی ساختە لە کوردەکە داوای ئەوە دەکا کە خۆی نەبێ و دەکەوێتە ناو ئەم بەرگریە لە خۆبوون لەبەرەوە کوردبوون ینی ئەوە نییە کە ئێمە کوردین زمانێکی کوردیمانەیە کورد بوون نظامە سیستەمێکی ڕۆحی قوڵە و زۆر لۆجیکی ترە لەو سیستەمە مۆدێرنە و زۆر دیموکراسی ترە لەو سیستەمە مۆدێرنە و زۆر ئینسانی ترە لەو سیستەمی مۆدێرنە و ئەوەی کە ئێستا ڕێگە دەدا بە شەرع بێت ئەو کارە بکە ئەو نظامی دەوڵەتە نظامی مۆدێرنی دەوڵەت حەق دەدا بەوە حەقی داوە بەو لە سنووری دەوڵەتەکەیە عەرەبیەتی بسەپێنێ بەسەرەوانی ترە و ئەوەی کە کورد لێرە جەنگی دەکا جەنگی تەنها زمان نییە جەنگی ئەوە نییە کە جەنگی بوونە باشە بەڵام لە ڕواڵەتدا دەسەڵاتەکەی شەرع کاک دکتۆر ببوورە لە ڕواڵەتدا دەسەڵاتەکەی شەرع دەڵێت ئێمە بە مەرسوومێک ئەو مافانەی کە بۆ کورد هەیە دەستەبەرمان کردووە ینی ئەو مافانە لە کوردبوونەکەدا لەو کوردەواریەدا چۆن جێی دەبێتەوە و پێشت وایە زامن چییە کە ئەمە کە ئێمە بەڕێزت باست لێوە کرد وەکو کوردبوون لەو دەستورەدا مافەکانی پارێزراو دەبێت ئەزانی ئەو مافانەی کە ئەو مافی ئەوەی هاوڵاتی بوون مافی هاوڵاتی بوون مەرجی هەیە ئەو مافانەی کە ئەو باسی دەکا لە مەرسوومەکە باسی دەکا لە هەموو دەوڵەت نەتەوەیەکە بە توندڕەوترینیانەوە پێت دەدا بە مەرجێ دەستبەرداری خۆت بیت لە تورکیا ئەگەر کورد دەستبەرداری خۆی ببوایە بە تورک ئێستا سەرۆکایەتی تورکیا ئێستا سەرکردایەتی تورکیا ئەو دەیکرد بەڵام ئەو ئیتر کورد نەبوو وە کێشەکە لێرایە ینی تۆ بەرگری لە خۆبوونت دەکەی لە بەرامبەر هەر شتێکا کە دنیا پێت دەدا وە کورد ئەگەر فعلەن لە هەر پارچێک لە هەر دەوڵەتێک دەستی لە خۆی بەردایە ئەو توانایی دەبوو کە سەرکردایەتی ئەو شتە بکە بەڵام وەکو کورد نەیدەکرد ئەو کاتە وەکو عەرەبێک دەیکرد وەکو فارسێک دەیکرد وەکو تورکێک دەیکرد ئێمە بەرگری لەم خۆبوونە دەکەین و دەوڵەتی مۆدەرن بە شکلێک دامەزراوە کە هیچ حسابێکی ینی ئەو دەوڵەتانە کە دروست کران بە هیچ شێوەیەک لەسەر جوگرافیای کولتوری و کە ڕەبتە بە خۆبوونی میلەتەکانەوە دروست نەکران هەر لەبەرەوە سوسێر دەکەی جوگرافیایەکیان داناوە کۆمەڵە کولتوری جیاوازی تایە کۆمەڵێ بوونەوەری جیاوازی تایە و دەوڵەت نەتەوە دەخوازیە کە ئەمانە هەمووی بکرێنەوە بە یەکێکیان ئیتر ئەم یەکە عەرەبە کووردە تورکە گرنگ نییە گرنگەوەی یەکێکیان هەبێت لە ناو سنووری سیاسی ئەو دەوڵەتە و ئەوی تر نەفی بکاتەوە ئەوەی لە پەیامەکەی دەوڵەت باخچەلی ئەوە هەیە لە پەیامی ئەحمەد شەرع عینی شت هەیە مەوزوعەکە لە حقوقی مەدەنی منانیە تەنانەت لە پەیامەکەی باوکیشی کە لە چوارچێوەی لە پەیامەکەی باوکیش ئەحمەد شەرعیشدا هەمان شتە مەترسیدارتری شێتە ئەوەی کرد کە عەرەبەکە بڵێ کە کورد خۆی بە عەرەب دەزانی لە کاتێکا کورد خۆی بە عەرەب بزانی هەیە ئەمە ئێستا من نەدەبوو کە هەیە وە کورد بەعەکسەوە ئەو میلەتەیە کە لە چوارچێوەی دەوڵەتی مۆدێرنا دەستبەرداری کوردبوونی خۆی نابێ ئەگەر بیشی کەی باسەرۆکی ئەو دەوڵەتە ئەگەر دەوڵەتەکەش بدەیتە دەست کورد قبولی ناکا کە خۆی نەبێت و ئەمە فەلسەفەی کوردبوونە هەتا بەڕێز لە جێک سەری لە ڕاستیا چارەسەری ئەو کێشەی دەوڵەتی مۆدێرن دەکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چونکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم مۆدێلە لە دەوڵەت بۆی هێنراوە سەپێنراوە بەسەریا و ئەوەی کە چارەسەرە ئەمەیە کە فعلەن کورد ینی داوای دەکا وە کوردە من هەست دەکەم ئەم فەلسەفەیە ئەم بیرکردنەوەیە کە وا دەکا ئەگەر ینی هینێکە بێ ڕێگایەکە بێ بۆ چارەسەری بۆ ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێلا دەبێ بەپێی ئەمە بێت چونکە کورد بوون ڕێگە دەدا ئەوی تر خۆی بێت بەس ئەوی تر ڕێگە نادا کورد خۆی بێت تەنانەت بەڕێز باز لەوە دەکەی لە ناو کورد خۆشیدا لە ناو کورد خۆشیدا کورد جیاوازی و شێوازی بیرکردنەوەی کللتوری هەتا لە ڕووی جوگرافیشەوە هەن یەکیشیان قبول کردووە و هەندێک کەس ئەمەش بە پارچەگەرایی دەبین بەڵام بەڕێزت بە جیاواز لەمە دەڕوانی دەڵێ ئەمە نەخێر ئەمە واقعی ئەو بوونی کوردەیە و لە ڕاستیدا کورد بەمەوە کوردە ئەگەر ئەوەی لێ بسەنیدەوە پارچە دەبێت بە پێچەوانەی خەڵکی دیکە
خۆی ئەمەمی کە من دەڵێم ئەم بیرکردنەوەیە ئەم خۆبوونە کە من پێم وایە بنەمایەک لە بنەماکانی کوردبوون خۆبوونە و بنەمایەکی تریشی ئەو جیاوازیانەیە کە هەر لە ڕەبتە بە خۆبوونەکەەوە چونکە تۆ خۆت بووی بە خۆبوونەکەت جیاوازی لەویتر کورد لەناو خۆیان ئەمە پەیڕەو دەکات سمە شەرع ناتوانێت لەمە تێبگا چونکە خۆی لەناو خۆیان پەیڕەوی ناکات و ئەمە یەکبوون لە ناوفرەیە ئەمە بیرکردنەوەیەکە تۆ بەر لە هەموو شتێک دەبێ ئەم مەبدات قبول بێ تۆ خۆت بیت لە هەر بارودۆخێکا بێ خۆبوونت نەگۆڕیتەوە بە هیچ جگە لەوەش کە خۆبوونی خۆتت نەگۆڕیەوە بە تەئکید خۆ بەرگری لە خۆبوونیەوی تریش دەکەیت ئەو کاتە یەکبوون لە ناوفرەیە دروست دەبێ ئەو کاتە من کوردبوونم ئەو کاتە ئیمکانی هەیە من و عەرەبێک و تورکێک و فارسێک لە ناو یەک دەوڵەتابی ئیمکانی ئەمە هەیە و ئەوەی کە ئێستا لە عێراقا هەیە و هەرێمی کوردستان حاڵەتێکە کە وەزعێک ینی بارودۆخێکی ئینسانی ئەم هەرێمەی سەپاند یانی وای کرد کە ئەم هەرێمە هەبێ ڕێگەی بێتەوە و شەریعەتێک وەرگرێ و ئەم هەرێمە لە ڕاستیە ئەگەر ئێمە ینی وەکو بڵێ وەکو حاڵەتێکی ئیستیسنا ئەم هەرێمە دروست کراوە بەڵام لەگەڵ ئەوەشا کە دروست کراوە یەک پارچەی خاکی عێراقی نەکردێک نەداوە بەڵکو ئەو یەک پارچەی خاکی عێراقی ڕاگرتووە و مەوزوعەکە لەویایە کە کورد لەناو ئەوانی ترا بە مەرجی خۆبوونی خۆی و خۆبوونی ئەوانی تر دەتوانێت باش بژی ئەو دەتوانێت ئەوانی تر فێرکە و ئەمە ڕیشەیە لەنەوە ئێمە صلاح الدین سێ ئاینەکە کۆ دەکاتەوە لەناو قودسا ئەمە بەچی کردی ئەمە بە ئیسلام نەیکرد ئەمە بەم فەلسەفەیە کردی بەم فەلسەفەی خۆبوونە کردی و ئەمە طبعا ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ شەرعیەتی دینیشە لەناو قورئانە کە باسی ئەم خۆبوونە آية لا قرآن آية إن في اختلاف ألسنتكم وألوانكم آيات إما جنگي أما آيات أخويا دكين جنگ دكين بوي أما آيات أخويا يا وجعلناكم شعوبا وقبائلا لتعارفوا أو آية بيونديكي زوريان بيكوا هي أجر باز لشرعيتي ديني دكي أحمد شرع عادي من أو آية جاب جيدكم تو جاب جيناكيد من لنا وخما جاب جيدكم ببي أو بيري لكم آية جاب جيدكم ومن كاتب برجريلا هورامية لنا كوردا كاتب برجريلا هورامي بونا كيدا كبرجريلا آية دكا لبرامبر سورانية كابونونا سۆرانەیەک بە ئەمان شێوە و ئەمە بەرگریکردنە لە خۆبوون لەناو خودی کووردا لەبەرەوە کووردا دەتوانێت چۆن لەناو خۆیان ڕێگە دەدا ئێتنیەکان ڕێگە دەدەن هەر یەکەیان خۆی بێت ئاواش ئەگەر لە ئاستێکی نەتەوەیە لەناو دەوڵەتە وەکو نەتەوە مامەڵەکان ڕێگە دەداوی تریش خۆی بێ و ئەمە بە فعلی لەناو هەرێمە ینی جێبەجێ کراوە ئەوە تا بەخچەری دەڵێت دە باشە ئەگەر کوردیشین بێت بە تورکیش ئاوا ببێتە زمانێکی نیشتیمانی باشە ئێمە لێرە کردومانە بە زمانێک کە پێی دەخوێنرێت تۆ لەوێ ڕێگە نادەی تورکمانەکەش کە دیالێکتێکە لە خۆت ڕێگەی پێ نادەی کە لەوێ ئاستان کتێبەکانی بڵاوکاتەوە ئەمە چییە؟ ئەمە لە ڕاستیە یعنی ئەگەر بمانەوێت چارەسەری ئەم کێشەیە بکەین چارەسەری ئەو ئیشکالە بنەڕەتیە بکەین کە لە دەوڵەت نەتەوە هەیە لە ڕاستیە بەبێ ئەمە ناکرێت و ئەم کێشەیە بەردەوام دەبێت وە کورد خۆبوونی خۆی يعني تسليم نابێ نایدۆڕێنێ یا خۆی بێ یا ینی لە نێوان مردن و خۆبوونیە مردنەکە دەبژێرێ ئەگەر نێڵن خۆی بێت و ئەو نابێت بەویتر ئەمە گرنگە ینی ئەمە زۆر گرنگە کە ئێمە تێبگەین ئەوەی کە دێت بەرگری لە فرەی دەکا ئێمەی نەوانی ترنین ئێمە بە فعلی لە ناو ژیانی خۆمان ساتمان کردوێتەوە ئێمە یەکبوونمان لە ناو فرەیە دەوێت ئەویتر هیچ زمانێک نییە کە بمان خەتەنەوە ئەو یەکبوونەوە خۆبوونەکەمان نەفیناکە هیچ زمانێک نییە مەگەر هێز نەبێ بەر لەوەی من باز پێشمەرگەی هەیە پێشمەرگە بۆ یەک پارچەکردنی خاک نییە پێشمەرگە بۆ ئەوەیە یەک پارچەی خاکی عێراق بپارێزرێ لە کوێوە لە ڕێگە دەستورەوە بەڵێ کاک دکتۆر عەرفان باست لەوە کرد وتت دەبێ هێزە بێ بۆ پاراستنی ڕۆژاوای کوردستان یا لەوەی لە بوونەکە یا هەبوونەکە یا لە مەسەلە کوردیەکە
ئەمەی کە ئێستا دەیبینی سەفەربەری بۆ ڕۆژاوای کوردستان دروست بۆ دەچێتە چوارچێوەی ئەو هێزەوە یا دەبێ هێزەکە تەنها لەسەرە و بۆقا جوغرافیە بێ کە پێوتری ڕۆژاوای کوردستان و ئەوە دەبێت چۆن هێزێک بێ کە بتوانێت کورد و کوردبوونەکە بپارێزێ. کاک دکتۆر دەنگت نایە؟ بەڵێ دەنگەکە داد فەرموو. ئێستا باشە؟ بەڵێ باش. ئەڵام داوای لێ بردن دەکەم نەمتانی لەگەڵ ئەو هاوڕێیە پێکەوە قسە دەکەینانی لەسەر بابەتەکە بینێت زانیار خۆم. بەڵێ. تووڕەشم وتم لە تووڕێیەکە بورن تووڕێیەکە دەم کۆبووەتەوە فعلەن من تووڕەم لەوەی کە هەیەەوە لە خۆم تووڕەم لە زۆرش تووڕەم. هەوڵ دەدەم بتوانم بێمەوە ناو باسەکە لەگەڵتان. بەڵێ. مۆزوعەکە کێشەی کورد وەکووتم لەبەر ئەوەی ئەمەیە کە ئەم خۆبوونە بەرگری لێ دەکا. ئەمە تەمەنەما شتێک نییە لە ئێستا لە سەردەمی مۆدێرنامێ بەر لە سەردەمیانی ممکن نەبوو ئەگەر سەلاحەدین کورد نەبوایە ئەوە ڕووی بدایە کە ڕوویدا و ئەو جۆرە لە ئیسلام بێتە ئاراوە کە یعنی ئەو فرەیە قبولکە ممکن نەبوو. ینی ئێبن خەلدون لە تیۆرەکەی خۆی تیۆری عەسەبیەت هەموو ئەوەی کە هەیە ئەو دەوڵەتانە دروست دەبن هەمووی لەسەر ئاساسی عەسەبیەت دروست دەبن بەسەوەی خەلدون بەڕاستی بۆ تیۆرەی ئەو شی ناکرێتەوە. لەبەرەوە کوردبوونی سەلاحەدین نەبووایە کە دەڵێم کوردبوون وەگە و نێزامە وەگە و سیستەمەکە لە ناو ڕوحی ئێمە هەیە لە ناو تاریخا شێوە دەگرێت لە ناو بیرکردنەوەمانە لە ناو فەلسەفەکەمانە لە ناو تەسەووفمانە لە ناو تەنانەت دۆخی زمانی ئێمە کە هەیە. ینی ئەمە کاتێک کە سەردەمی مۆدێرن دێ ببورن دەنگی خۆم دەویستمەوە. بەڵێ دەگەر هاوکارانم چارەسەری بکەن گەڕانەوەی دەنگەکە. بەڵێ فەرموویکەنە. بەڵێ. لەگەڵ سەردەمی مۆدێرنا کە مۆدێلی دەوڵەتی مۆدێرن دێ ئەم مۆدێلە لە دەوڵەت کە ئیتر وەکو یاسای خۆی هەیە یعنی ئێستا لە دنیا دوو یاسا هەیە کە کار دەکەن بکراوە ناویان بەرەم یاسایەکی سیاسی کە ڕەبتە بە وجودی دەوڵەتی مۆدێرنەوە لەگەڵ یاسایەک کە مەدەنیە کە ڕەبتە بە کۆمەلگاوە. ینی ئەمەی کە مەدەنیە لە بەندەکانی مافی جارنامەی گەردوونی مافی مرۆڤ جێگیر کراوە و ئەوەشی کە سیاسیە ڕەبتی بە سیستەمی دەوڵەت نەتەوەەوە هەیە. ئەو نظامی کە پەیڕەوی دەکا ئەم دەوڵەت نەتەوەیە چییە؟ و کێشەی گەورەی کورد لەویایە کە ئەم نظامی دەوڵەت نەتەوەیە لەسەر ئەساسی ئەوە دروست بووە کە ئینسان بڵێن نەتەوە دروست دەکرێت و ئەو تاکانەی ئێمە دەتوانین لە ڕێگەی پەروەردەوە بۆ نمونە کووردە ئێمە بیکەین بە تورک تورکە بیکەین بە عەرەب لە ڕێگەی پەروەردەوە کولتورەی دەدەینێ و دەیگۆڕین. یعنی وای لێ دەکەین کە خۆی نەبێت وای لێ دەکەین لە ماڵەکەی خۆیان نەبێت بێتە ناو ماڵێک کە ئێمە دروستی دەکەین کە ماڵی نەتەوەیە وە نەتەوە ئەمە پیکە پێناسە دەکرێت ئەمەیە کە دروست دەکرێت لە ڕاستیە. کاتێک کە نەتەوە ئەوە بوو دروست دەکرێت وە سیستەمی دەوڵەت نەتەوەش ئەوە فەرز بکە لە ناو یەک جوگرافیای سیاسیە دەبێ یەک نەتەوە هەبێت و ئەو نەتەوەیە لە ڕێگەی کولتورەوە دروست دەکرێت لەبەرەوە لە ناو یەک جوگرافیای سیاسیە لە ڕاستیە دەبێ بڵێن ناسیۆنالیزمی سەردەست چی بوو و چی خەڵکی ئەو جوگرافیایەش ئەوە بێت یانی و بە پرۆسەی پەروەردە ببرێت و ئەوەی کە خۆیەتی لێجیا بکرێتەوە و بکرێتە مادەیەکی خام و تاکێکی نەتەوەی لێ دروست بکرێت. ئەم فکرەیە لە ئەساسەوە کێش کورد لەگەڵیا لە کێشایە کە نایەوێ نا دەستبەرداری خۆی بێت بۆەوەی ببێ بە ئەوی تر چونکە تۆ دەبێت لە خۆت بەتاڵ بکریتەوە لە کولتورەکە لە زمانەکە تا ببی بەویتر و نامە قبول دەکانە ئەوە قبولیش دەکان ئەگەر کورد دەوڵەتیشیە بواە ئەوەی قبول نەدەکرد کە ئەوانی تر لە وجودی خۆیاندا بڕێنێ و بیان کا بە کورد و تۆ لە هەموو حاڵەتێکا کورد بۆیە دەوڵەتی نەبوو لەوێ نەبی کە وشیاری نەبوو و ئەو بەر لەوانی تر وشیار بوویەوە بۆ سیستەمە مۆدێرنە
لەکوێوە ئەمە دەڵێم لەوێەوە دەڵێم کە کوردێک دێت تورک دروست دەکات ینی محەممەد زیاد گۆرگ ئاپە ئەوە ینی کتێبی تورکچێتەکەی ئەو تورکی پێ دروست دەکرێت ئەو تورکە کە وەکو نەتەوە دروستی دەکات عەبدوڕەحمانی کەواکیبیە کە ناسیۆنالیزمی عەرەبی دروست دەکات چۆن ئەمان نەتوانیان ناسیۆنالیزم کورتوانی بۆوانیتر ناسیۆنالیزمێک دروستکا بەڵام بۆ خۆی نەیتوانی ناسیۆنالیزمێک دروستکات تا لە ڕێگەیەوە نەتەوەکە دروستکات تاکە نەتەوەیەکان دروستکە بێگومان وشیاری هەبوو بەمە بەڵام کورد مشکیلەی لەگەڵ ئەمە هەبوو کە ناکرێ کەسێک نەتەوە کاتێک قوبوڵەکە لە حدودی نەتەوەی دروستکراوە ئەوەی کە دروستکراوە من خۆم دروستکەمەوە لەسەر ئەساسی خۆبوونەکەم نەک من خۆم فرێ بدرێم بکرێم بەویتر ئەمە کێشەی ئەسڵی ئێمەیە وەک بەرگریمان لە درێژایی ئەم 100 ساڵە بەرگری بووە لەم بوونە مەوزوعەکە لە دەوڵەتانە مشکیلەکە لەویایە نەتەوە و دەوڵەت کراونەتەوە بە یەک وەکاتێ تۆ جوداخوازی بەرگری لە بوونە نەتەوەیەکەت دەکەی ئەو بە جوداخوازت دەزانێت دەڵێ دەوڵەت دەکەی بەدووکەتەوە دەوڵەت لە ناو دەوڵەتا دروست دەکەی و ئەمە لەکوێوە تۆ دەوڵەت لە ناو دەوڵەتا دروست دەکەی ئەم قسەیە پێشتر سەدام بە مەلا مستەفای وتبوو کە ئۆتۆنۆمی داوا دەکرد کە تۆ داوای ئۆتۆنۆمی ناکەی دەتەوێت دەوڵەت لە ناو دەوڵەتا دروستکەی ئێستا باخچەلی هەمان قسە دووبارە دەکاتەوە دەڵێ ڕۆژئاوا دەیەوێت دەوڵەت لە ناو دەوڵەتا دروستکات و ئێمە نامەنەوێت دەوڵەت لە ناو دەوڵەتا دروستکەین لە عێراقا دەوڵەتمان لە ناو دەوڵەتا دروست نەکردووە دەوڵەت هیچی لێ نهاتووە و هەرێمێکیشەیە و هەرێمەکەیە ئێمە کوردانە لە ناو هەرێمەکەی خۆمان نادەچین ئەمە حەج دنیا کاول نەبوو نە دەوڵەتی کرد بە دوولەتەوە نە جیاخواز ئەو ترسەی کە دروست کراوە بە ناوی یەک پارچەی خاکی سووریا و نازانم چی ئەمە تێک دەچێت ئەمە بیانوویەکەوە ئەمە ڕەبتە بەو فکرەیەوە کە نەتەوە دەوڵەت کراوەتەوە بە یەک وە بەهەڵە ئەمە کراوە دەکرێت چەند نەتەوەیەک لە ناو دەوڵەتێکا بن بەبێ ئەوەی دەوڵەتەکە کرد بکرێت من دەتوانم کوردی باکوور دەتوانێت لە ناو دەوڵەتێکا بێ کە ناوی تورکایە وەکو نەتەوەیەک بەبێ ئەوەی تورکیا لەت بکرێت بەڵام ئەوان لەبەرەوەی ناسیۆنالیستیانە بیر دەکەنەوە و پێیان وایە ئەگەر کورد هەبێنە دەوڵەتەکەش کرد دەکرێت وەک کردکردنی ئەم دەوڵەتانەش لە ناو وەکو وایە ئەو زۆر جارەوە ڕەخنانەی لە ڕێبەرۆجەلان دەگیرێن هەر لەسەرەوەیە ینی بیرۆکەیەکی وا دەخاتە ڕوو کێشەکە لەویایە ینی ئەم فکرەی دەوڵەت نەتەوە ینی لکاندنی دەوڵەت بە نەتەوەوە ئەمە مشکلە ئەساسیەکەیە و ئەمە لە ئەساسیشەوە لە ڕاستیە ناسیۆنالیزم ئامانجەکەی ئەوە نەبوو کە دەوڵەت بلکێنێ بە نەتەوەوە ینی نەتەوە بلکێنێ بە دەوڵەتەوە ئامانجێکی تری هەبوو بەس بە بیانووی نەتەوە کردی و نەتەوە لەویا بوو بە قوربانی وەکو گێلنەر خۆی دەڵێ کە یەکێکە لە منەزیرەکانی ناسیۆنالیزم دەڵێ ناسیۆنالیزم بە ناوی نەتەوەوە کۆمەلگای پیشەسازی دروست دەکات باشە ینی ئامانجەکە نەتەوە نیە کۆمەلگای پیشەسازیە بەڵام بۆ ئەمە دەبێت فعلەن ینی ئەوەی کە نەتەوەیە بە معنات ڕاستەقینەکەی بکرێتە قوربانی لێرەوە نەتەوە کرا بە قوربانی یعنی ناسیۆنالیزم نەتەوە بە معنە ڕاستەقینەکەی دەکاتە قوربانی بۆچی بۆەوەی کۆمەلگای پیشەسازی دروست بکرێت و ئەم فکرەیە لە ڕاستیان لەگەڵ وجودی ئینسانان ناگونجێ ناکرێت لە کورەی عەرزا وەکو ئەوەی کە ناسیۆنالیستەکان پێشبینی دەکەن تاوان مۆزوعی نەتەوەکان بە قۆناغێک دەزانن ئێستا گێلنەرە خۆی پێی وایە هۆ بە زمانیش پێی وایە کە ئەمە قۆناغێکە لەم قۆناغەوە ئێمە دەچین بۆ قۆناغێکی سەر و نەتەوە تێدەپەڕێت و نەتەوە نامێنێ لەو قۆناغا زمانێکی جیهانی دروست دەبێ هەموو دنیا بە یەک زمان قسە دەکەن یەک هینیان هەیە ینی وەکو بڵێ معامەلی بیبسی بێ بیبسی کۆلا بێت کۆمەڵێ ئەمانە دەتوانین ینی ئینسان معامەلەی لەگەڵ کراوە وەکو شتێکە نە ئیرادەی هەیە نە هیچی هەیە نە ینی ئەم جیاوازیانە هەمووی نەفی دەکرێنەوە و ئەمە بیرۆکەیەکە کە لە ئەساسەوە لەگەڵ بوونی مرۆڤانەی مرۆڤ لێک دژە و ئەوەی بەرگری لەوە دەکا کە لە مرۆڤیەتی مرۆڤ لە مرۆڤیەتی بکەوێت لەم نێوانە لە ناو سیاسەتا بەڕاستی کوردە و دەبێت ئەمە چارەسەر بکرێت ئایا بۆ نمونە ئێمە لە دەوڵەتا ڕاستە لە دەوڵەتا دەبێت شتێکی مشتەرەکمان هەبێت بەس ئەو شتە مشتەرەکە چیە دەبێت من لەگەڵ تورکێکە هەبێت کولتورەکەم نییە من و تورکێک دەکرێت مۆراڵمان هەبێ لە تورکیا ئەمە ئاسانترە لەوەی کە لە سووریا بکرێ و مشکیلە هێز دەکەم باخچەلی لەویایەکە ینی وێنای تورکیا وێنای سووریا وەکو تورکیا دەکات لە تورکیا
وترك ئەوەی کە پێی دەڵێن تورکیا ئەو ئەلمانیەتەی لە تورکیا دروست بوو ئەو فرە حیزبەی لە تورکیا دروست بوو کورد بەشداری ئاساسیەکەی تایە لە ناوی هەیە و ئەبلا جەودەتە ئەلمانیەت دروست دەکات لە ناو ئەو سنوورەی خەلافەتی عوسمانی کە لەو سەردەما هەیە و کوردەکانن کە فعلەن ئەو کولتورە مۆدێرنە دێننەوە و ئەوان بەشدارێکی زۆریان هەیە لە دروستکردنی مۆڕاڵی مۆدێرنە و کورد لەگەڵ تورکا لە مۆڕاڵەکە کێشەیانی هەردووکیان مۆڕاڵەکە و مۆڕاڵە مۆدێرنە دەکرێت مۆڕاڵە هاوبەشەکە دەکرێت یاسا مەدەنیەکانمان یەک بێ ئەو یاسایانەی کە تۆ دەری دەکەی لە قانونە هەیە بامانە یەک بێ بەس کولتورەکەم بۆ لێ قەدەغە دەکەیت کولتورەکەم چ ڕەبتێکی بەم یاسا مەدەنیانەوە هەیە دەکرێت لە ژیانی مەدەنیانە وەک هاوڵاتی من لەگەڵ تۆوا بم بەس من وەک هاوڵاتی ببمە تورک جا بتوانم هاوڵاتی بم ئەمە مشکلەکەیە من دەتوانم کورد بم و هاوڵاتیش بم وەکو تۆ وەوەی ئەحمەد شەرعیش باسی هاوڵاتی بوون دەکات کە من حەقی هاوڵاتی بوون لە هەموو دەوڵەتێک دەبێ بیدا و ئێمە لە ئێران و لە عێراق و لە هەموو شوێنە و شوێنانەی بە چ دەنەدا بەشکراوین حەقی هاوڵاتی بوونمان پێدراوە باشە ئێمە ئەو حقوقە مەدەنیانە ئەگەر بێت و ئێمە دەستبەرداری خۆمان ببین پێمان دەدی ئێمە دەستبەرداری کورد بوونمان بین دەتوانین ببینە سەر کۆماری تورکیا دەتوانین بینە سەر کۆماری ئێران دەتوانین بینە سەر کۆماری عێراق باشە بەڵام کاتێک ئێمە دەستبەرداری ئەمە نابین ببورێت خوا مۆڕاڵەکە دەکرێت یەک بێت بەڵام کولتورەکە نا من هاوڵاتیم بەڵام وەکو کوردێک هاوڵاتی ئەو دەوڵەتم ئەمە مشکلەکە ئەوەی ئەو دەڵێ کە پێت دەڵێ هاوڵاتی یەقی هاوڵاتی بوونت پێ دەدەم مەرجی ئەوەی هەیە کە حەقی کوردبوونت لێ بسێنێتەوە یعنی تۆ دەبێ واز لە خۆت بێنی بۆ ئەوەی ئەو قبوڵت کا بە هاوڵاتی مەرجەکانی هاوڵاتی بوونم هەبێ بەڵام وەک کوردێک ئەمە بۆ ئەوەی ئەمە حەل بکرێت کێشەی ئەم کێشەیە چارەسەر بکرێت هەست دەکەم یەکێک لەو مۆدێلانە یا مۆدێلی کە تا ئێستا هەیە بۆ حەلکردنی کێشەی کورد ئەوەی حکومەتی هەرێمە و حکومەتی هەرێم کە دروست کراوەیە هەرێم کە هەیە ئەم هەرێمە ئەم هەرێمە سوپایەکیە بەس ئەم سوپایە بۆ ئەوە دانەمەزراوە کە یەک پارچەی خاکی عێراق بکاتە دوو پارچە و ئەم بەعەکسەوە ئەم هەرێمە دامەزراوە ئەم سوپایە دامەزراوە بۆ ئەوەی یەک پارچەی خاکی عێراق ڕاگرێ ئەی چۆن ڕاگرێ کاتێک تۆ من وجودی منت خستە ناو دەستورەوە و زمان و کولتورەکەی منت خستە ناو دەستورەوە ئەو کاتە من لە ناو دەستورا وەکو بوونە نەتەوە یەکەم هەیە و دەستوریش مقەدەساتی دەوڵەتە یعنی تۆ دەستور دەبێ وەکو خۆی لە ناو واقعات جێبەجێ بکرێەوە نا ئەو دەوڵەتە خەلەلی تێدەکەوێت دەستور قورئانی دەوڵەتە دەوڵەتی مۆدێرنە ئەم دەستورە کاتێ وجودی من تایە سابت دەبێت جێگیر دەکرێت دان بەبوون مادەندێ وەک نەتەوە ئەو کاتە ئەم جێبەجێکردنی و دەستورە لە ڕاستیە هێزێکی دەبێت و ئەگەر تۆ لە ناو کۆمەلگایەکبی فعلەن تاکەکانی بە جۆرێ پەروەردەکرابن کە ڕێز لە یاسا بگرن چونکە یاسا بەڕاستی لە ڕێگەی ڕێزەوە جێبەجێ دەبێت نەک لە ڕێگەی کوتەکەوە لە ئەوروپا خەڵکی ئەوروپی وا پەروەردە دەکرێن کە ڕێز لە یاسا بگرن بۆیە یاسا جێبەجێ دەبێت نەک لە ڕێگەی هێزەوە جێبەجێ بکرێت کاتێک کە تۆ لە ناو کۆمەلگایەکی تاکەکانی وا نەکەروا پەروەردە نەکراون ڕێز لە دەستور بگرن هەر نازانن دەستور چییە لەکوێوە زمانی ئەوە دەکرێت کە ینی ئەم تەعدایە نەکرێ ینی دژی دەستور ئەم شتە یان دەستور شکێنی نەکرێت لەبەرەوە بۆ ئەمە سوپایەک پێویستە کە دەستور بپارێزێ و پێشمەرگە لە ناو هەرێمی کوردستانە لە کاتێکا کە عێراق تووشی شەڕی داعش بوویەوە بوو بە جێشی عێراق و لە یەکپارچەیی خاکی عێراق و توزانم ئەوەی بەرگری لە عێراق دەکات کاتێکیش کە ئەمە نەما بەرگری لە دەستورەکە دەکا بۆەوەی جێبەجێ بێ بۆەوەی ئەو دەوڵەتە شەرعیەتی بمێنێ چونکە ئەو دەوڵەتە ئەگەر دەستورەکەی جێبەجێت نەکرد شەرعیەتی نامێنێ کە شەرعیەتی نەما فەوزاد کەوابوو هەمان شتیش بۆ ڕۆژاوای کوردستانیش ڕاستە ئەمەیە هەر ئەمان شتە ئەگەر لە ڕۆژاوە ئەگەر کورد وجودی بچێتە ناو دەستورەوە وەکو چۆن ئاڵاکەی مقەدەسە فلانی مقەدەسە ئەمیش ببێ بە مقەدەساتی دەوڵەت کە نابێت دەست لە وجودی کولتوری بوونی نەتەوەی ئەم میلەتە بدرێت کە ئەوەی لێ هات ئەو کاتە دەمێنێتەوە سەر جێبەجێکردن ئایا ئەوەی کە لە دەستورایە چۆن ئایا
دەوڵەتی مەرکەزی خۆی جێبەجێ دەکا یا دەبێ بەڕاستی زەمانێکە بێ بۆ جێبەجێکردنی. ئێمە لێرە پێویستمان بە شەڕەوانە بۆ ئەوەی فعلەن ئەو دەستورەی کە لە حکومەتی ناوەندی بوونی کوردی تیا جێگیر کراوە وەکو نەتەوە ئەمە بپارێزرێ. ئەمان قسەی سەر وەرەقە نەبێ، چونکە ئەگەر بوو بە قسەی سەر وەرەقە دەوڵەتەکە خۆی مشکلەی تێدەکەوێت وە فەوزاکە جارێکی تر دروست دەبێتەوە وە کورد دەستبەرداری خۆبوونەکەی نابێت کە دەستبەرداری خۆبوونەکەی نەبووە و کاتە لەگەڵ دەوڵەتی مەرکەزیە هەمان شەڕ دروست دەبێتەوە. لەوانەیە بتوانێت بۆ 10 ساڵ 5 ساڵ ساڵێک 2 ساڵ سەرکوتیکەی بەڵام دوایەوە لە شوێنەکە سەر هەڵدەداتەوە. ئەگەر بتەوێت بەڕیشەی ئەمە چارەسەرکەی لە ڕاستیە دەبێ بە شێوەیە چارەسەر. من حەزم کرد کاک دکتۆر عرفان چەندین کاتژمێر لە خزمەتت بین سوود لە وتەبە نرخەکانت وەربگرین، بەڵام کاتەکەش محدودە. زۆر سپاست دەکەم لە خورماڵەوە لەگەڵمان بەشدار بووی. تایبەتمەندیەکی تری کوردبوونیش هەورامی بوونەکەی فرە سپاست کرد و دەست دۆش بوونە و ئومێد کرد و بەرنامەیشما بە هۆرامی بوو. بايوانا فرس باس بيتو كداوتت كدا باي برنامجيا فرس باس كهدايتي جر هرامية خلق لاومان برايا كروكاي كهدايتي سباست كرو فرا ممنون كاك دكتور كاتي وشدو كاتي وش بيشميش سباس شيء وشه